سيري كان خواهي قول اللباسي سيدنا يونس على نبينا عليه الصلاة والسلام فرمي وذنوني إذ ذهب مغاضبا فظن أن لن نقدر عليه فنادى في الظلمات أن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. ذنون يعني سيدنا يونس على نبينا عليه الصلاة والسلام وتصوري كر لێرە ظن بمعنى اعتقاد نییە چونکە ناشێ بڵێن پێغەمبەرێکی معصوم اعتقادی وابوو کە خوای پەروەردگارەوەی بەرامبەر ناکە. نەقدیریش لێرەدا بە معنای تەسککردنەوەی ڕێگاکە و توندکردن لەسەری، نەک بە معنای نەقدیر بە معنای توانین بێت، چونکە پێغەمبەرێکی معصوم گومان لەوە نابە، گومانی بۆ ئەو ناچێت کە خوای گەورە ناتوانێ وای لێ بکە، یعنی هەر کەسێکی ساویلکەش ناتوانێ وا بکە ئیلا مەگەر ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاماژەی پێداوە لە صەحیحی موسلیمە کە کابرایەک وا گومانی بەخوای پەروەردگار بێت ئەگەر کە مرد بیسووتێن و خۆڵە مێشەکەی لە ڕۆژێکی ڕەشەبایە بدەم بەدەم باوە ئەو کاتە خوای گەورە ناتوانێ زیندوی کاتەوە. تەبەن ئەمە گومانێکە بەخوای پەروەردگاری بردووە. بەرحەڵ سەیدنا یونس عەلا نەبینا عەلەیهی سەڵات وسەلام وا گەیشتە ئەو تەوەهومە ئەو تەرجیح پێدانە کە ئەگەر ناوچەکە بەجێ بێڵێ کە خوای پەروەردگار فەرمانی پێکردبوو کە لەناو ئەو قەومە و لەو ناچێدا داوەکەی خۆی بکە، خوای گەورە محاسەبەی ناکە و لەسەری تەسک ناکات، بەڵام خوای گەورە محاسەبەی کرد لەسەری، چونکە داینابوو بۆ ئەو شوێنە کە ئەو بەلاغەی تیا بکە. بۆیە هەستی پێکرد کە ئیتر فەرمووی لا ئیلاه ئیلا ئەنتە سوبحانەکە ئینی کونت من الظالمین. دەربارەی جوولەکەکانیش کە خۆیان لە قەڵاقولەکانی خۆیانە قایم کرد بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و وایان حسابە کرد کە ئیتر دەرگاکانیان مەحکەمن ناشکێنرن، قەڵاکانیان بەرز دروست کردوون، لەسەرەوە تیراندازەکانیان هەموو بە تیرەوە وەستاون، هەر کەسە هێرشیان بۆ بێنە ناتوانە قەڵاکە کونکە، ناتوانە دەرگاکان بکاتەوە، ناتوانێت پێ هەڵگەڕێ، ئەمانش بە تیرەتوانن بەرامبەری بوەستنەوە. ئاوا خوای پەروەردگارە فەرمێ وظنوا أنهم مانعتهم حصونهم من الله، وایان نەزانی کە قەڵاقولەکانیان ڕێیان لێ ئەگرێ کە خوای گەورە نەیانگاتێ. بەڵام خوای پەروەردگار شکستیەکی گەورەی بەسەرهێنان، ورەی ڕووخاندن بەزین تەسلیمیش بوون. ئەم ظەنە لێرە ئەسبابەکانی تەماشا کردووەوەی لەبەردەستیایەتی، بۆیە گەیشتۆتە ئەوەی تەوەهومێکی بۆ دروست بووە، با بڵێن لە 150 بەرەو ژوور تێگەیشتووە کە ئیتر وا دێتەوە، بەڵام وا نەهاتووە. خوای پەروەردگار لە شوێنێکی ترا فەرمێ وما لهم به من علم إن يتبعون إلا الظن وإن الظن لا يغني من الحق شيئا. ئەفەرمێ ئەوانەی کە باوەڕیان بە ڕۆژی دوای و زیندووکردنەوە نەبوو، ئەوانەی کە بێ باوەڕن وایان نەزانی گومانیان وابوو، ئەیان وەدیان اعتقادیان وابوو کە فریشتەکان کچی خوای گەورە. اینجا خوای گەورە فەرمێ ئەوانە عیلمیان نەبوو بەم حاڵەت، چونکە هیچ وەحیێکیان بۆ نەهاتووە، صادق و مەصدوقێک خەبەری نەداونەتێ، خۆشیان ئیطلاعیان لەسەری نییە، خۆشیان نەیان بینیوە شتێکی. ئەمانە شوێنی گومان کەوتون. خوای پەروەردگاریش لێرە فەرمێ وئین الظن لا یغنی من الحق شیئا، خۆ گومان جێگای حەقیقەت ناگرێت. گومانێکی تر بە معنای دڵنیابوونە، یەقینە، وەکو ئەوەی کە هەندێک جار ظن بە معنای دڵنیابوون بەکاردێ، چونکە لە تەئکیدکردنەوە تا ئەڵێ ظەنەنتو یعنی دڵنیابووم، و طبعا لە عەرەبیە ئەوترە، چونکە ئێستا ئێمە کەم بەکارمان هێناوە، خەڵکێک هەر وازانە باز لە گومانەکە ئەکەین، بەڵام لێرە ئەوە نییە، چونکە خوای گەورە فەرمێ واستعینوا بالصبر والصلاة وإنها لكبيرة إلا على الخاشعين الذين يظنون أنهم ملاقو ربهم وأنهم إليه راجعون. لێرە باز لە اعتقادەکە ئەفەرمێ خۆڕاگرن و پەنابەرنە بەر ئارامگرتن و نوێژەکانتان، ئەوەش خۆی لە خۆیان سەختە، مەگەر لە شانی ئەو کەسانی کە ملکەچی خوای گەورەن و یەقینیان هەیە کە بە دیداری خوای پەروەردگاریان شاد دەبنەوە، دڵنیان ڕۆژێک دێ ئەچنەوە حضوری خوای پەروەردگار، یظنون أنهم ملاقو ربهم، چونکە ئەمەشیان کە لێرە ظەنە بە معنای اعتقدوا، یعنی ئیمانێکی ڕاسخیان هەبوو چەسپا و ئەیان زانی کە بە دیداری خوای پەروەردگار شاد دەبن. ئەمە صیفەتی تەقواکارانەکەیە کە هاواریان یا پەنایانە بەنەوبەر نوێژەکانیان و بەر سەبرگرت. هەروەها بە هەمان مانای دڵنیایی باسی بەهەشتەکانەکە کە نامەی ئەعمالیان سەرفرازانە
بدس الراس ورجلنا فرمي فأما من أوتي كتابه بيمينه أو كسيك بيامكينا ما يعمالي بدست الراس ورقرتها فيقول هاهم اقرأوا كتابي فرموا سيدنا ما يعمال يمكن إني ظننت أني ملاق حسابي من دنيابهم يقين مهبو لسر أويك أم ديدار أبي ديمو حضوري خواهي پروردگار وزندو أكرمو لسر أم يقينه كمن أوا دين داريتكم قائم راقرد درباري كاسب كاراني سرخواريش كسوق بو خلقي أتشاشن أبيون بو خوان حقي تواوي خوان دن خواهي پروردگار لسورة مطففين كار لسر أوانا فرمي ويل للمطففين ويل شوينك لجهنم يعني عذابك لعذابك يعني جهنم خواهي قوري لماني لات الذين إذا اكتالوا على الناس يستوفون وإذا كالوهم أو وزنوهم يخسرون ألا يظن أولئك أنهم مبعوثون ليوم عظيم تشما أوانا وانازانا قمان وانابا يقيني أوان نية كزين دوكرانو والروجيشي زور قورا ومزن زور ترسناكو بربيم آية أوانا يقينيا لسر أوانية بويوا أو معاملة لبازار بوشيوه رفتاركن أم كوم لما أنا يظن هر يشي لما أنا درجات وجور بيشوايدني يكترينين چونك ريزبندي آستكاني بيبردنكانن تصور كردنن أو أنا دياريك هر وكوتم قمانية كم كتوم خلق تومت باركي قناح لسر الدكوين بعض الظن إثم لم جوريا أما تو هشتا نبو بالتوهم لخوارويا هر تول سبق الأفكار خوتو أمت كردو قماني خراب أصلا خود لبروي تصورناكي أم بياو بياوي چي باش بي يان رق الليتي يان هندش تدبينيوا يان اوي رقد لو ختي أوا كابرا متخلية يقرتوا جهادية كومالا بزبنويا نورتشيا هل كسك لوانتو خود شوك قمان لجروبا كبو درزبوا كالينا وفلانكز لو جماعتها تو أم قمان خراب بيرجخ جاري هيتش تيغني تو لينا كولي بيتتو تو كنتو تتا أم تومت بار كردنا لناخي خوتا طبعا بوي صاحبي بدقمانك نچوي تريزي توهمك نچوي تسروي تريج بوي بقى بيقينك آية أو تاجر ديك راست